من ڕێباز گوڵپیم دانیشتووی شارۆچکەی خۆرماڵم لەگەڵ گروپی ژیوایە و ئیشی ژینگە دۆستی ئەەکەین. ماوەی چەند ساڵێکی گروپێکمان پێنەگەێناوە لە کۆمەڵێک گەنجی خۆرماڵ و ناوچەکە ئیشی ژینگە دۆستی ئەەکەین لە خۆرماڵ و دەرەوەی ناحیەی خۆرماڵ. 4 ساڵە خەریکی ئیشی ژینگە دۆستین لە ڕێگە سەرەکیەکان لە ناو شار لە ڕێگەی گوندەکان هەمویان هەریەکە لە شوێنێک گروپێکمان پێگەێناوە بار هەمومانەوە خەریکی سەوزکردنی ئەم ناوچانەین. ئەم ڕێگەیە ماوەی 2 ساڵێ ئەمە خەریکی سەوزکردی ئەم ڕێگەیە زیاتر لە 150 نەمام زیاتر نێژراوە لێرە. نەمامەکانیش هەمووی خۆمان هەڵمان کێشاوە هێنامان لێرە شوێنمان بۆ چاکردن و ناشتومان وەز خۆی سەوزکردنی شوێنێک یاخود کارێکی ژینگە دۆستی پێویستی بە چاودێریەکی هەمیشەیی هەیە، بە تایبەتی لە سەرەتای وەرزی بەهار لەگەڵ سەوزبوونەوەی نەمامەکان ئیتر پێویستیان بە پاکردنەوە وهروە هەڵپاچین و ڕێخستن وهروەها پاکردنەوەی جۆگەکانی بۆ ئاودێری وهروەها وەشاندنی دەرمانی سەوزی بڕوەوانی کە پێویستە بۆ نەمامەکان بەپێی جۆی نەمامەکان دەرمانی پێویستی ئەوە شێنرێت. بۆ خۆی پێویستە بە شێوەیەکی سنووردار و هەروەها بە ڕێژەیەکی دیاریکرا و دەرمانەکە بۆ شێنرێەوە نابێت بۆ شێنرێت لە گەڵای و قەدی درەختەکان بۆ ئەوەی زیانیان پێنەگەێت. بۆ ئەوەی خزمەت بکرێن و باشی گەشە بکەن و ئاودێرانێکی باشیشی پێویستە ئێمە بەپێی شوێنەکان و بەپێی نەمامەکان هەفتەی جارێک ئێمە ئاودێرانیان زیاتر لە جارێک مەسەن 2 جار بەپێی وەرزەکان مەسەلەن سەرەتای بەهارەوە کە دەست پێەکە بۆ هاوین ئەگۆڕێەوە زیاتر ئاوی پێویستە بە تایبەتی لە ئێستاە کە وەرزی هاوین و وەرزی گەرمایە نەمامەکان پێویستیان بە ئاودێری باشێ. ئێمەش باشترین کاتەکانیش بۆ ئاودێری درنگانێکی ئێوارە و بەشەوە هاوڕێیان بەیەکەوە هاوکارە بن بۆ ئاودێرانی نەمامەکان. لە ڕاستیە ئێمە ئێستا چەند پرۆژەیەکمان جێبەجێ کردووە لە سنووری ناحیەی خۆرماڵە و هەورامان بە شێوەیەکی گشتی لە ئێستاە پرۆژەکان تەنها خزمەتکردنی ئەو پرۆژانن کە دەستمان پێ کردووە. ئەمانەوێ مەسەرەن ئەم پرۆژانە لە مەترسی دەرچن مەسەرەن لە چاودێریان کەمتر بێتەوە ئینجا دەست بکەین بە پرۆژەی نوێتر. ئامانژمانەکە زۆرترین سەوزایی بە سنوورەکە ببەخشینەوە زۆرترین نەمان بهێنین لە سنوورەکە بینێژن. شتێکی حاشا هەڵنەگرە ژینگە دۆستی ئەرکێکی ئینسانیە. ژینگە دۆستی ئەرکێکی ئینسانیە بەڕاستی پێویستە هەموو کەس هاوکار بێەوە پاپشتی پرۆژە ژینگە دۆستیەکان بکەنەوە پاپشتی ئەو کەسانە بکەن بەڕاستی کە کاری ژینگە دۆستیەکەن، چونکە ئەمە بابەتێکی گشتیە و پەیوەندی بە ژیانی تاکەکانی کۆمەلگاوە هەیە. بەردەم چین و توێشەکان و لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی سنوورەکە و هاوکات خەڵکی تەواوی سنوورەکە داواکارین پاڵپشتێکی باشی ئەم کەسان بکەن کە کاری ژینگە دۆستیەکەن کە خەریکی سەوزکردنی شوێنەکانیانن و هاوکار بن و هاوکاتیش ئەو کەسانشی کە هۆکارن بۆ تێکدان و پیسکردنی ژینگە داوایان لێ یەکەن چیتر بەڕاستی ئەم نەریتە بگۆڕن هەمومان بەیەکەوە با گرنگی بن بە ژینگەی سنوورەکەمان و هەمومان هاوکار بین بۆ زیاتر سەوزکردنی